خۆشەویستان بەردەوامی نێکێکتر لە میوانەکانمان ئەمیش هەم میوانە و میوانیش نییە کارمەندی دەستگای میدیایی کورساتە لە ڕادیۆی دەنگی کورسات ڕادیۆیەکی جوان و سەنگین لە نێو ئۆتۆمبیلی هەموماندا هەیە گوێ لێ دەگرین خاتووەریڤان جەمالە کە ساڵانێکی زۆر هەر لە سەرەتای دروستبوونی ڕادیۆکەوە لەوێ کار دەکا. خاتووەریڤان سڵاو لێبێ بانی باش بانی تۆ باشتر کاگران کۆ بەخێر بەی سەرجاو پێشتر بێژەری وەرزشیش بووی. بەڵێ سەرەتایی دەست پێکم سەرەتایی زۆر بەخێر بەی سەر چاوەگەر باسێکمان لە ڕادیۆکە بۆ بکەیت. من ئێستا بێژەری ڕادیۆکەم باشە کاری من لەوێ تەعاان خوێنەوەی هەواڵەکانە هەموو سەری سەعاتێک ئێمە هەواڵمان هەیە لە نوۆی بەیانیەوە هەواڵی تازە ئەڕوا هەتاوەکو دێشۆ هەموو سەر سەعاتەکان هەواڵەکان ڕێکۆردە بەڵام ئێمە بە شێوازێکی عام هەواڵەکانمان لە نیوزی کورساتەوە وەرەگرین اینجا هەواڵەکان زۆر کات درێژە لە نیوزە بەس لای ئێمە کورتە لەبەری نابێ کاتی هەواڵەکەمان لە 3 دقە زیاتر بێ لەبەرەوە زۆر کات خۆمان بە دەستکارێکی کورتەوە کەمەوە هەواڵەکان کورتەکەینەوە هەر نەشتەیەکیشمان 5 هەواڵە زۆربەی کاتیش لە ئاخر هەواڵە لە نەک بڵین هەموو نەشرێک هەنێ جار لە ئاخر هەواڵە هەواڵێکی تەرفیهیمان هەیە یاخود هەواڵێکی تەندروستیمان هەیە یاخود هەواڵێکی ئاوڕۆژە حەدەسێکی وەرزشی یاریەکی گرنگ بۆ کازاییم بۆ خەڵک ئەو یاریە خۆش بۆ حەدەسێکی خۆشە ئەوەش ئەکەین بە هەواڵێک لای خۆمان. باشە ئەمە گرفت دروست ناکە هەواڵ تۆتوانی لە ماوەی خولەکێکە هەواڵێک بە گوێگرانە بی هیچ کاتێنا بۆ من ناچکە من دەمێک ئەزمونم هەیە بەڕاستی 25 لەگەڵ ڕات زۆر ینی بۆ من هیچ کاتێ هیچ کێشەیەکم نەبەنا بۆ من زۆر ئاسایە باکسەوە دڵخۆشم پێی دەست خۆش بێ پێشکەشکاری یان بێژەری لە رادیۆ خۆشترە لە تیڤی هەر ئیشێکیان چێژێکی خۆی هەیە بەڕاستی ینی کە لە وەرزش بووم چێژێکی خۆی هەبوو ئێستش چێژێکی تری هەیە بەس یەکشت هەیە لە رادیۆە کۆمەڵێک ئیلتیزامات هەیە نیتە خۆشەکەی ئەتوان بڵێم بەس ئەوەیە وەتەن خەمە نییە چیت لە بەرایە خەمت نییە قژە چۆنە مکیاجەکە و چۆنە هیچ ئەو کێشانەمان نییە ئێستا کاتێکت بۆ گەڕێتەوە لە رادیۆ ئێستا سوشال میدیا هەندێک ئەوە دیسانە و کێشەیەشی دروست کردوێتەوە ینی رادیۆکانیشە کامێرێک دانراوە و بەڵێ ئێستا ئەوش هەیە ئەو کاتە هیچ فەرقی نابێت لەگەڵ تیڤی ئەوێر خۆ ئامادە بکەیت بەردەوامە بێ ئامادەبی. باشە شتێکی رادیۆکە بەلای تۆ سەرنجڕاکێشە وڵاهی بۆ من سەرنجڕاکێشی بەلای منەوە مهم نییە گرنگەوەیە گوێگران بۆ گوێگران سەرنجڕاکێش بێ بەس ئەوەی کە لە لای گوێگرە و گوێمان لێ مرتاحن بە گۆرانیەکانمان مرتاحن بەو هەواڵە کورتی کە هەمانە چکە گوێگر بێزار نابێ بەعکسەوە زۆر کات خۆم لە ناو تەکسیا بووم ئاگام لێ بووە کە دەنگی هەواڵەکانیان زیاکەوە چکە کورتە گوێگر تووشی مەلەل ناکات ینی مەلەل دروست ناکە وەکو تۆ تەسەورەکەم مەلەل دروست ناکات 5 خولەکەوان نیە نەخێر 3 خولەکە 3 خولەکە 5 هەواڵ لە 3 خولەکە بەڵێ ئەنیمە سابتە 5 هەواڵ شەر نییە جاروات و هەواڵەکان زۆر کورت مەسەن چەند خەبەرێکت هەیە گرنگی شەو دووسێ دەرە تۆ توای بکەی بە شەژ یعنی ئێمە سابت نییە بەڵام بە شێوەیەکی گشتی خولەکەکەش تقریبا بۆمان هەیە چەند سانیەک زیاتر بێم بەڵام لە 4 خولەک بە هیچ شوێ نابێ زیاتر بێ چکە و کاتە مەلەل دروستەکە بڵێ ئیشەکەی ئێمە بەو شێوەیە بۆ ستایلێ بەڵێ باشە تۆ بەس لە هەواڵە کارەکەیان لە گۆرانەکانیشە جارجار پێشنیارێن ڕێی خۆتان ئەڵێن ئەم گۆرانیە لە ڕاستیە ئەوە ئیشی مۆنتێرەکانمان مۆنتێرەکانی نەخێر ئیشی ئێمە نییە ئەی وەکو زۆ خوسەلیخی خۆتان لە رادیۆکەن بڵێن ئەم گۆرانیە ئەوەمان هەیە ئەوە وەکو هاوڕێم بێکەوە ئەو شتانە باسەکەین بڵێ باشە هیچ شتێکی نوێ هەیە لە رادیۆکە لە ساڵیاندا کاری لەسەر بکرێت تا ئێستا نەخێر بۆ بەشی هەواڵ نەخێر بەس نازام کاری مۆنتێرەکان چکە ئێمە بەڕاستی زۆر ئاگداری کاری یەکترینی نازام ئەوانەگەر پلانێکیان هەبێت یاخۆت ستایلێکی تازە جێبەجێ بکەن نا بەڵام وەکو هەواڵ وەکو خۆمانی ئێمە سابتە دەست خۆش بێ خۆشحاڵ بینم بەیانێ لێرە بووی سێکتە گەرما بێ بکەی زۆر سوپاس ڕکلامێکمان بۆ رادیۆکە بۆ بکە دەنگی کورسات دەنگی کورسات 96.3 لەگەڵتانی دەست خۆش بێ زۆر بەخێر بێ خۆشحاڵ بینم بەیانی لەگەڵمان بووی. زۆر سوپاس ڕیڤان جەمالێکێک لە کارمەندە دێرینەکانی
ڕادیۆی دەنگی کورسات زۆر بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس دەکەم.